بخير بهت بو دهوکا داسنیا بخير بهت بو بادینانا دروازه شهیدان و شورشانی بخير بهت هوال باول جلال طالبانی سروک اکتین اجتماعی کردستان خلق بادینان بگرمی پیشوازی الجناب سروک باول دکت او سروک دمه گوت نکت بشیتن جه بجه دکت بخير بهت بو باوشاد هوکو زاب خوده زاب خوده زاب خوده زاب خوده هەواڵانی عەزیز زۆر 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 خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەم پەیامی من لێرە تایبەتە بۆ دوهۆک و بۆ بادینان و بۆ هەموو ئەم مەنتیقانەی کە غەدر لێکراون بەڵام با ئیمڕۆ تۆزێک بە من پێ بکەنین بۆ چونکە نەزدێمە هاوڵەکەم بە بادری تاخەفەم زاب خودێ ئەس دێ غەڵاتێکم حەزەکەم کە ئەم غەڵاتێک کرد پێ بکەنن هەواڵان نەیار ئێمە تۆقیوە لە من نەتۆقیوە باشە تۆزێک لە منیش تۆقیوە بەڵام ئەزت بێژم وە مچی دیتیە ئەڤڕۆ ئەڤڕۆ ئەس هاتمە ئەف شوێنە پیرۆزە مچی دیت لە ڕێگا کێ فەقیر بی کێ هەژار بی سڵاو و ڕێز هەبی بوومە ما بچیکێ دیتی بچیک بە جلێ پارتیا و بە عەلەمێ پارتیا گوتینە بافڵ سەرۆک بافڵ زاب خودێ زاب خودێ مگوتەوە وسکوت بن سوبە لە جامیعەتە وەرناگرن مگوت وسکوت بە سوبە تو تەعین نابی ئەڤەیە وەزعێکە لەوێرێ دروستکرینە ئەس بۆچی هاتیمە دوێرێ بۆ تشتێکێ گەلک وازەح و پەیامێکی گەلک وازەح یەکێتی نیشتیمانی کوردستان من وەکو برای خۆتان هاتووینەتە بادینان هاتووینەتە دهۆک تا ئەو ڕێژیمە دیکتاتۆرە دەرکەین تا ئازادی بگەڕێنینەوە ئێوە با بگەینەوەی سەر لە چی ترساون ئەزانی لە چی ترساون لە ئێوە ترساون لەوەی کە بینیویانە لە سلەیمانی لە ڕاپەڕین لە هەموو ئەو شوێنانەی کە ئێمە گەڕاوین یەک لە یەک پیرۆزتر شۆڕشێکە هەواڵان با چەند شتێکێ باسێکین ببوورە بیرێ من چوو بادینی ئاتاقفم هاتە بیرێ من با چەند شتێکێ بێژم وە لەڤ ڕۆژانە حادیسەیەکێ بچەک ناخۆشێ ڕوودایە هەواڵانێ نەوەی نوێ مە عیلاقەیە باش نینە لەگەڵوەها سیاسەتێ مە جیاوازە بەڵام هاتینە حەملەی ئینتیخاباتێ بکەن فكرة السليمانية شوى تعامل قال حزبانيكم هاتينا دفيري وقتينا جماعة بارتي شرم كان لخو شرم كان لخو از الفيري وسباس برادراني يكيتيكم كلا جروبات بغداد دفاع كرين لبرادراني نوي نوي شو كان أفيك كرا برامبر وا نمونەی ئەڤەیە کە ئەف حزبە چەند تۆقیوە
كاف حزب الروش بروش خريكي روخاندنا تمثيلي واك باوش بأكد كنو دست اكدو برس كنفا كس قناعتي ببنينا هميت زارين حالي واتشوايا هميش زارين لفي انتخابات تشكين پیامکی دیمه هی با نوی نوی معلوماتي وغلطة ازت بجموا ما قلت دي صايك ريجيراو لسليمانية دي دركم دواي انتخابات زاب خودي بقصي خوش يان بعاقر دي ودركم مقصدي من نوين نبي بويا معلوماتي وغلطة مقصدي من خوباش تزانت كيا من چند شتێکێ نویسیبە بێژم سەرچاوە هاتینە وەڕزگارکین لە چی؟ لەف ڕێژیمە پۆلیسیەکە دامەزرایە لەبێرێ لەف سجنانە کە کەس نازانن لە کێرەیە کە بچیکێتمە حکومە درێن و مەقەت نابینینڤە لأف غدرك لحمي ملتي ما كرت اگر تو بارتي نبي مكتب تقبل ناكت تعين نابيت بله تو اكتيفيست بي نوسر بي مصيري والسجنة افيا حكومة افيا بيش تخو خور راقر ايوانا باسه هبالان باسه اکریزی کردستانت کن پح 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 زاب خوده اوی نازانن اکریزی کردستانه کی بی آخر جاره باسه 4 پارچه کردستان کن کی بی قط فكرة تصرفاته هو افرو شكرا لازيديا وفروشتن مديت قط بير من ناتشدفا او يزيديا تبارانفا قلت انتو راتكي تشك بدما تشكيش ندانا وا افايا يا كريزي يا كردستاني دي شرم كي يري هو تو سيكا 400 گندمه چولا 1 2 3 400 گندمه چولا لبرف بزمک دکن لگل داگیر کران خاکه خاکه ما روش با روشت فروشن با اف داگیر کرانه اوه کردایتیه اشت بیجم اوه کردایتیه اك جاره دي چند توقي ون بازياتر بتوقن اوه كردايتي از دشتكي تر بيجم واستا چند سالك پیش استا از نك مسعيد بيم مگو جنابك اك مسعيد بخوده مگو جنابك اك مسعيد لجاني ما مداوكاريك وس اما زور گرنگا نا جوه بگرا مگو جنابك اك مسعيد ما ایک دواکاری شخصی ہے شخصی لجاني من دواکاری شخصی لتو نکریا قد چیه مگود لقل رفیقی من دانیشه هفال مظلوم نظرم که مستشاری وی بی قناعت بکرن نکت هدف من چی بی برادران هدف من اوه بی افکار ساته که افر روی دای رو نداد مگود تو ور باب همیه مبا ورا ببیک و پروسه که آشتی دروست کن بین برادران سوریا برادران شاخ برادران ترکیه بلام نه توانی بیکن افرو نتیجه اوه مستشار و کرد بینن نتزانن چی ده گذرید لدنیا چوا تو اوه نخوانید و تو خودی اوه حکمرانیه
پەلەمەکە مگوتەوە تۆقیون زاب خودێ دوێنێ مە ئەک تیشەرتێ بەرکرد هەمی ئەژنوێ وەشکا بە ئەک تیشەرت طبعا ئەف تیشەرتەش سوتفە بی من نەزانی چل سفەر نویسرایە خۆت زانی ئینگلیزیە من گەلێک خراپە هە نووسرابی ئەوەی هەنە لێوە بسەنن بە چونکەن ئەوەی هەیە نەهی ئێوەیە ئیتر ئەس گەلێک فەقیرم خودێ ئەس نزانم ئەف تشتانە تێناگەهەم بەڵێ ئێستا بەرنامەیە وە ئەوەیە خۆ خۆشەویست بکەن ئۆهۆ چاوا دێ خۆ خۆشەویستکەن ئەزت بێژم وە چتکەن جەماعەتێ نەوەی نوێڤێن بۆ ئێرە دێوەقوتن ماشەڵڵا چ خۆشەویستی دوکانێمە دێ داخن خەڵکێمە دەرتکن کادرێمە تەهدیدتکن تەعیناتە ناکەن شول نادنە کەسێ زاب خودێ ئەvە نەوە خۆشەویستت کرد ئەvە تو چەند ناشرینی بەف تەسەڕوفاتانە دەقات ناشرینترت بی میلەتێمە لە تە ناترست لە ئێوە ئەترسن ئێوە لە ئەوان مەترسن ئیتر تەواو ترس ئەوان ترساون ئەمڕۆ ترس هاوپەیمانی ئێمەیە هەڕن هەممی خەڵکێ بادینان نە هەر یەکێتیە هەمی کەس ئەف بەزمە بەدڵنینە کەس ئەف بەزمە بەدڵنینە ئێک بەشەر زاب خودێ خەڵکێ ناو پارتیێت پەیوەندی کریە گەل من گوتیە زاب خودێ دەنگێت دینە یەکێتی نیشتمانیە کوردستان زاب خودێ زیاد لە 50 شەهیدێ پارتیە ئائیلێت وە پەیوەندی کرە من دوای قسێت من لە سلەیمانیە گوتن دەستێتە خۆش بن بافڵ تەمەجیا کردە لەف خاک فرۆشتنە لەمە تۆقیون سوورە زانن وەزیان چۆنە دیسان من بیر کرد بادیری تاقفم خودێمە بچێک حەماس هەی دەوای لێ بردوونتان لێ یەکەم هەواڵان باسێ دووهۆکێت کن وۆ دووهۆکێ گەلک مهمە نکوە وە چ کریە بۆ دووهۆکێ مام جەلال بی دووهۆک کرد بە مەحافظ زانکۆیەوە کاکۆسرات بی وە چی کریە ئەزت بێژم چی کرینە جیاوازیەکێ مەزن دروست کرینە بینێ خەڵکێ فەقیر و هەژار و دەوڵەمەندان ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندێت ئەف مەنتیقێ دەوڵەمەندترت بت ڕۆژ بە ڕۆژ فەقیر و هەژار ڕەقەمێ وا زیادت کرد بە سوتفە فلیمێ هندیش هەممی ئەوانەی کە دەوڵەمەند بینە ناوێوە بارزانیە بەڵام نە هەمی بارزانی ها نا شێخێ گەلک بەڕێزێ هەن خەڵکێ بارزانیە گەلک بەڕێز هەن لە بارزانێ تو چەند بێتاقەتی لەف حکوومەتە خۆسە پێنەرێ ئەڤەن لەوە زیاتر بێتاقەتن ئەرێ وەڵڵا دێ ڕووخێنین مقسە مایە ئەف جارە مدوێت تۆزێک قسە بکەم پەلە لە من مەکەن ببورن چی بێژم سەرچاوە بە پشتیوانێ وە بە دەنگێ هەممی خەڵکێ دووهۆک و بادینانێ بە پشتیوانێ خودێ مەزن ئیشەڵڵا دێتانین هەمی بنێرین لۆمارە ئازادیە باست کن کەس ناوێرێت قسە بکەت هەرن گەل مەلایەمە تاقفن هەرن گەل مامۆستای ئاینیەمە تاقفن بێژن ئەرێ وەت وێرن لە مزگەوتێ خۆ قسەیە خۆ بکەن نەخێر ئەڤە ئازادیە وەیە ئەڤە کوردایەتیە وەیە ئەڤە ئیشێ وەیە خەریکە ئەس تەواوت بم
خەریکە زۆر نەمایە زانم وەتاقەتێ وە چییە بادینەیە من گەلە خراپی باشە ئێ بابە هەرت بێت باش بێت من ڕەگەی بادینی هەی پشتیوانی مە بکەن لەف ئینتیخاباتە خەڵکێ بادێنان و دهۆکێ خەڵکێ شەنگالێ هەر یەکێتی ئیلیشتیمانی کوردستان دەتوانێت ئەف زوڵمە ڕێگرت 2 ساڵ پێش ئێستا مە گوت ئەف دەسەڵاتە ئەوەستێنم ئەرێ من وەستاندیان نا تو خودێ سیرکە چەند جار بەر ئێکتری کەفتینە چەند جار لە بەغدادێ شەڕمەکرد مەبرڤە لە ئینتیخاباتێ شەڕمەکرد مەبرڤە یە بەڵێ چی دی لە ناو مەحکەمەمە شەڕ کرد مەبرڤە لە ئینتیخاباتێ مەحافەزاتێ مە شەڕ کرد کێ برڤە مەبرڤە لە کێرکووکێ کێ برڤە مەبرڤە هەمی دنیا هێنانە سەر خەت هەمی دنیا هێنانە سەر خەت گوتن مەحافز قەت نابینن پەح وەکو دایکێ گەلەوێشخانت گوت دێ شەرمکی ئەرێ هۆ وەڵڵا مە چ کرد من نە مەحافەزات مە داینا مە کورد داینا مە یەکێتی داینا بە پشتیوانێ خەڵکێ بادینان ئێکسەر کەوتنێ دیر مدوێت دهۆک و بادینان و شەنگالێ سەوزکەینەوە بڕۆن دەنگ کۆکەنەوە دەنگ بدەن بە تاقە حزبەکەی کە ئەتوانێت تەسیری هەبێت پێیان بڵێن ستۆپ پێیان بڵێ لێتان ناکەین پێیان بڵێن ئێمە لە ئێوە ناترسین لە ئیمڕۆ بەدواوە ئێوە لە ئێمە ئەترسن بیانێرنە ماڵەوە لۆمارێ فێریان کەن کە ئەمە غەڵەتە فێریان کەن کە ئەمە دروست نییە ئێمە ئەزانی چیەکەین بەرامبەر خەڵکی پارتی لە سلەیمانی هیچ دوکانێ مەدروخێنن لێرێ ئەس ئاسایش بووە دەینم تا دیفاع لە دوکانێ وە بکەت زاب خودێ دیوارێ مەکتەبێ سیاسیەوە تەجاوزە مە حمایە داینە بۆ ئەف دیوارە کورد ئێکە هەر پارچەیە کورد ئێکە حزبایەتی ئێتیادیە ڕەئی جیاواز مەهەبت بەس ئەف غەدرانە ئەڤە ئێتیادی نییە ئەڤە لە ئینسانیەتێ دێ دەرڤە قوڵپی کەنەوە چاکی کەنەوە بڕوخێنن بەسەرەوە بەوە بێژن ئیستۆپ بەوە بێژن ئیستۆپ ئەف بزووتە جەهەنەمێ بنێرنە ماڵڤە زۆب خودێ بنێرنە ماڵڤە بێژنەوە تەواو خواحافیز زۆر سپاس ئیشمان بە ئێوە نەما نەتانتوانی وەکو پێویست ئاگاتان لەم وڵاتە پیرۆزە بێ ڕۆژ بە ڕۆژ خاکی ئەم وڵاتە ئەفرۆشن ئەvە بێژنەوە چەوە توتوانی ئەvە بێژیتەوە بە دەنگدان هەڕن دەنگێ خۆ بدن با ئەف منتیقەیە هەمی کەس کینڤە مە بەرنامە گەلەکەی خوا قووەتێ وەبت ئەس شت بێژم لە هەولێرێ سوبە خودێ قووەتێ وا بدت ئەکس کەنڤە چاکی کەنەوە بیان نێرنەوە بۆ ماڵەوە بەخوا بەسە میلەتەکەمان تەحەمولی ئەمە ناکا ئیتر تەحەمولی ناکات خۆشبەختانە دووبارەیەکەمەوە ئەمەیان بە سۆرانی هەڵێم ئەمڕۆ ئەوان لە ئێوە ئەترسن ئەمڕۆ لە ئێمە ئەترسن دووبارەیەکەمەوە ترس هاوپەیمانی ئێمەیە زاب خودێ مەترسن لێیان تەواو ئەوە ها کەسک سەوزی کەن سندوقەکان سەوز کەن فێریان کەن کە غەڵەتن پیشانیان دەن کە ڕاست ناکەن بنێرن بە ماڵێ ئەرێ هۆ